بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستانی من، خۆشحاڵم بتوانم لە خزمەتتانە بم لە چەند بەرنامەیەکی تایبەت لەسەر بابەتی پەرەپێدانی خود، واتە زیاتر باس لەوەیە چۆن خۆت بناسی، چونکە خەڵکانێکی زۆر هەن کە ئەیانەوێ خۆیان باشکەن، دەست پێ ئەکەن ڕێگای خۆیان ئەگرنە بەر، بەڵام پێچێ دوای ساڵانێکی زۆر پەشیمان بن بڵێن ئێمە کاتێکی زۆرمان بەزایەدا، کاتێکی زۆرمان کوشت، چونکە ئەمە خواستە واقعیەکەی ئێمە نەبوو. یان ئەتوانم بڵێم کەسانێک هەن کە هەوڵ بۆ بەدیهێنانی شتانێک ئێن، کۆمەڵێک ئامانج لە ژیانیانە، ئامانجەکە لەوە ئەچێ بەدەست بهێنن، بەڵام ئەو کاتە ئەزانن ئەوان بە هەڵەوایان زانیوە بەدیهێنانی ئەم ئامانجە بەختەوەری لە دواوەیە، سەرکەوتنی لە دواوەیە. جا خۆشەویستانم، ئەمە پێویستی بە خۆناسی هەیە، پێویستی بەوە هەیە تۆ بە ڕێگایەکی دروست هەڵسەنگاندن بۆ کەسایەتی خۆت بکەیت، بزانی خاڵی هێزی تۆ لە چیایە، لاوازی تۆ لە چیایە، تۆ کیت، ئامانجی تۆ چییە لەم ژیانە. خۆناسی بابەتێکی زۆر زۆر گرنگە، پێویستە هەمومان لە خۆناسیەوە دەست پێ بکەین. پێشەوەی کە تۆ بیر لەوە بکەیتەوە کە بڕوانامەیەک بەدەست بهێنی یان پیشەی دڵخوازی خۆتت دەستکەوێ، پێویستە بزانی تۆ کیت، ئەو سیستەمە زەینیەی بۆ تۆ دروست بووە لە مێشتا چۆنە، تۆ چ جۆرە مرۆڤێکی. پاش خۆناسی تۆ ئەتوانی کەم کەم دەوروبەرەکەت بناسی. جا وتەیەکی زۆر بەناوبانگ هەیە کە ئەدرێتە پاڵ ئیمامی عەلی کە فەرموویەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ: من عرف نفسه فقد عرف ربه. پێچێ ئەمە وتەی سۆفیەکان بێ، بەڵام هاوکات وتەیەکی کە هەیە کە ئەدرێتە پاڵ ئیمامی عەلی کە ئەفەرمێ: معرفة النفس أنفع المعارف، واتە لە بەنرخترین معریفە و زانینەکان خۆناسیە. جا من پێم خۆشە ئەمە وەکو گەشتێک لێ بکەین. من زۆر بە ئاسوودەیی لە بەردەم ئەم کامێرەیە و لە خزمەت ئێوەیە دانیشتوم. پێم خۆشە تۆ ژوا بیرکەیتەوە کە دوو بە دوو پێکەوە دانیشتوین و من ئەمەوێ بڵێم من لەم ڕێگایەم، کۆمەڵێ ڕێگاکەشم بڕیوە، تۆش وەرە با پێکەوە بڕۆین زیاتر ببینین، چونکە هەموو ئەوانەی کە خۆیان ناناسن دوجار پەشیمانە بنەوە. تەمەن ئەڕوا، تۆ هیچت پێ ناکرێ، تۆ ناتوانی کات بوەستێنی، بەڵام ئەتوانی هەلێکت دەست کەوتووە لە ماوەیەکە هەوڵ بەی خۆت بناسی. و ڕێگای خۆناسی ئەکرێ ڕێگایەکی دوور و درێژ بێ، بەڵام هەر کەوتیتە سەر ڕێگاکە ئەوە ڕێگە دروستەکەیە. بەغیری ئەو ڕێگایە ڕێگاکان بەرەو هەڵدێر و بەرەو قوڵبەسەری و بەدبەختی ئەڕۆن. کەسانێک هەن لەوە چێوا بیرکەنەوە بڵێن دەخۆ خەڵکانێک هەن هەموو شتێکیان بەدەست هێناوە و سەرکەوتون، لەوە ئەچێ بیریان لە خۆشیان نەکرد بێتەوە، واتە خۆیان نەناسی بێ. من ئەمەوێ زۆر بە ڕاشکاوانە پێتان بڵێم، ئەزان وەکو چی وایە، وەک ئەوە وایە تۆ کەسێک بەنج بکەیت ئاگای لە خۆی نەمێنێ، دەرزێکی بەنجی بۆ بکەن لە هۆش خۆی ڕۆشت بێ،
کاتێککە لە هۆش خۆی ڕۆشتووە هەڵی گریبی بی خۆشترین شوێنەکانی دنیای پێ بکەی، بەڵام لە شوێنەکانە هۆشی بێتەوە بەخۆیان. چەند پەشیمانە کە گەشتەکەی لە بێئاگاییە بردوێتە سەر. ئەگەر تۆ بۆ شوێنێکی خۆش بڕۆیت و بیانەوێ ئەو شوێنانت پێ پیشان بن و تۆ بیان بینی، بەڵام هەر لە سەرەتای گەشتەکەەوە تۆ خەوت لێ بکە، کاتێک خەبەرێکەنەوە بڵێن دەیفەرمو دابەزە. چەند ناڕەحەتە بی کە تۆ بەهۆی خەوتنتەوە، بەهۆی بێئاگاییتەوە ئەو هەموو شوێنە سەیر و سەمەرە و سەرنجڕاکێشەت لە دەست دەرچووە. بۆیە گەشتی مرۆڤ لە ژیانە، گەشتی حەقیقی، گەشتی ڕاستەقینەی مرۆڤ گەشتی مەعریفەیە، گەشتێکە کە لە ئاگاییەوە دروستە بێت. واتە تۆ ئەبێ بە ئاگاییەوە بڕوانیت، بە ئاگاییەوە گوێ بگریت، بە ئاگاییەوە بیرکەیتەوە. ئەگەر ئەم ئاگایی لەگەڵان نەبێ، بە نەزانی، بە بێ ئاگایی هیچ خۆش نییە. وەک ئەوە وایە دەرزیەک بن لە تۆ و تۆ بە مادەیەکی هۆشبەر بێ ئاگا ببیت، لەو کاتی کە بێ ئاگایت خۆشترین خواردنی دنیات بنێ، پاشان تۆ بەخەبەر بیتەوە. ئەوەندە ئەزانیت کە تەبیعەتت تێک چووە و زۆرت خواردووە، بەڵام هیچ چێژێکت نەبینیوە، تۆ هیچ چێژێکت لەو خواردنە خۆشانە نەبینیوە. ئێستا بەڕێزان هەر یەکێک لە ئێمە با ئێمە نمونەی کەسێ بڵێین. بۆ نمونە من ئەگەر تەماشای ژیانی خۆم بکەم، تا ساڵی کیمیابارانی هەڵەبجە من مناڵ بووم، تا ڕادەیەکی زۆریش یادەوەریەکانی زۆر مناڵی خۆمم بیر نەما. واتە تەنها پێچێ ساڵی 1987 و 1988 بیرما بێت، بەڵام لەو پێشترم بیر نەماوە. پێ ئەچێ لە خێزانی ئێمە کە ئەو کات باوکم مابوو، پێ ئەچێ ئێمە لە ساڵانی 81 82 83 84 85 لەوەتی ئەو 5 ساڵە ئێمە زۆر بەختەوەر بووبین، ژیانێکی زۆر خۆشمان هەبوو بێ. بەڵام ئێستاکە هیچی لە یادەوەری منە نییە. کەواتە ئەگەر من بێم تەماشای ژیانی ڕابردووی خۆم بکەم، نەفەرێ بە من بڵێ دەی کاکە مناڵی تۆ زۆر خۆش بوو، لە خێزانێک بووی کە باوکت ماوە بوو، دایکت هەبوو، خوشک و برا لە خانوویەکە ئەژیان، محتاج و قەرزاری خەڵک نەبوون، ژیانتان خراپ نەبوو، وا بوو ئەمە بوو، هەرچەنەم بۆ باسکەن هیچ سوودێکی نییە، چونکە تەنانەت لە یادەوەریەکانی منە نەماوەتەوە. جا خۆش بوو بێ ناخۆش بوو بێ، قۆناغێکە لە ژیانما کە ئەوە قۆناغی بێئاگاییە. بەڵام دوجار تۆ گەورە ئەبی، کەمکەم هەست بە ژیانەکەی، کەمکەم هەست بە خۆتەکەی. لێرەوە شتەکان ماناپەیاکەن. کارەسات ئەوەیە هەر وەکو چۆن لە مناڵیە تۆ لە نەئاگایی و نەزانیایی هەر بەو شێوازە ژیان بەریتە سەر، بەبێ معریفە، بەبێ ئاگایی، بەبێ تێگەشتنی قوڵ. ئاخر کەسانێک هەن کە تەمەنیان ئەچێتە سەرەوە، بەڵام هەر لە نەزانیە ئەژین، لە بێ ئاگاییە ئەژین. ڕۆژێ لە ڕۆژان وەکو مەولەویە فەرمێت تەوەلودی دووبارەش نییە، واتە لە دایکبوونەوەی نوێی نییە. تو ئەگەر لە دایکبوونەوەی نوێت نەبێ، هەموو تەمەنت بەزایە ئەڕوا. تا ئەو ڕۆژی لە دایکبوونەوە نوێ تۆ ئەوەت بەزایە ڕۆشتووە. پاشان بۆ نمونە من هۆشم کردوێتەوە، لە کەمکەم مناڵی خۆم بیرە، بەڵام چیم بیرە؟ لەبەری مناڵ بووم، مناڵ ئەکەوێتە ژێر کاریگەری هەست و سۆز و ڕق و ترس و خۆشی و ناخۆشیەکان. زۆربەی ناخۆشیەکانی تەمەنی مناڵیم لا تۆمار کراوە. کیمیابارانی هەڵەبجە، ئاوارەیی، ژیانی ئۆردوگا، هەژاری، بەدبەختی، گەڕانەوە، شەڕی ناوخۆ و
ئیتر هەموو کەسێک کۆمەڵە ئەزموونی هەیە لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان قسەیەکی ناخۆش دراوە لە دڵێ، ڕۆژێ لە ڕۆژان حەزێکە هەبووە نەهاتووەتە دی، و ژیانێکی وا ئەتوانم بڵێم زۆر دڵڕەقانە لەگەڵی ژیان. ئێستا کە بیرەکەمەوە یادەوەری کۆمەڵێ ناخۆش لە مێشکی منە هەیە، بەڵام گەشتەکەم لەو ڕۆژەوە دەست پێەکە کە من کەم کەم هەوڵێم خۆم بناسم. بۆیە خۆشبەختانە لە پۆلی 5 سەرەتایی بووم. ئەو کات کوردیەکەم زۆر باش نەبوو لەبەرەوەی کە من 1 و 2 و 3 سەرەتاییم بە فارسی خوێندبوو، 4 سەرەتایی. براکەم مامۆستا عەبدوڵای برا کە من هەمیشە قەرزارباری ئەوم، بانگی کردم و نامیلکەیەکی پێیان وتی بڕۆ ئەوە بخوێنەرەوە، و من ئەو نامیلکەیم خوێندەوە، بڕیارمە بیخوێنمەوە. پاشەوەی کە خوێنمەوە پێم مایەوە وتی بۆ خۆت. نامیلکەیەکی تریشی پێیان بیرمە تا نزیکەی 13 نامیلکەی بچووک بچووک یەک لە دوای یەک پێیان. پاشان دەفتەرێکیشی پێیان وتی وەرە بنووسە ناوی نووسەر ناوی پەڕە. خۆزگە ئەمەشم بەجۆ بکردایە بەجددی. ئیتر ئێستا ئەمزانی یعنی یادەوەریکی خۆش ئەوبوو کە ناوی ئەو هەموو کتێب و نووسەر هەچەند ساڵانێک من ئەوم کرد. یعنی بۆ نمونە زۆرێک لەو کتێبانەیەم خوێندنەوە ئەم نووسی ناوی نووسەرەکە ئەوە بوو، ناوی پەڕاوەکە ئەوە بوو، ئەو لاپەڕەیە بوو، بە فارسی بوو، کوردی بوو، هەرچی بوو. ئیتر ڕاستیەکەی پاش 1-2 ساڵ لەوەی کە لە هەموو شتێکم ئەخوێندەوە، مێژوو، ئاین، جوگرافیا، تەنانەت فەلەک، ئەستێرە ناسی، کۆمەڵێ بابەتی فیکری، دینی، زانستی، هەمە جۆر. پاشان هەستم کرد شتێک هەیە کە من حەزەکەم بیزان، ئەویش ئەوەیە کە خۆم بناسم. ئەمە بوو بە ئارەزوویەک لای من کە من هەرگیز لەم بوارە زەرەرم نەکرد. ئەکرێ کەسێک ماوەیەک خەریکی شتێ بوو بێ دوایی وتبێتی وەڵای بە کەڵک نەهاو خۆزگا ئەو ماوەیەم لەگەڵ ئەوانە قشتایە. بەڵام لە هەر شوێنێک کتێبێکی دەروونزانی هەبوایە وەرمەگرت ئەم خوێندەوە. خۆشبەختانە لە ناسرا و خزم و دۆست و کەسە ئازیزەکانی دەوروبەرم خەڵکانێکی ڕۆشنبیر بوون، کتێبخانەیان هەبوو لە ماڵەوە، و من ئەو کات هەر بەهۆی خوێندنەوە کوردی و فارسیەکەم باش بوو و ئەوەندەش عاشقی بوارەکە بووبووم ئەگەر کتێبێکیشم بە عەرەبی ببینیە هەرم کڕی هەر ئەم خوێندەوە گەر تێژ نەگەشتمایە، کە ئەمە یارمەتیام کە دوایی تێبگەم. زانیم کە ئیتر ئەتوانم تێبگەم، ئەتوانم کتێبێکی عەرەبی دەربارە بە دەرمزانی بخوێنمەوە و لە 170 لە 180 تێبگەم، و ئەوەش بۆ من سەرکەوتنێکی گەورە بوو. بەڵام وەکوی بڵێ عەرەبیەکەم باش بوو، عەرەبیەکەم باش نەبوو، بەڵام ئیسفادەم لێ کرد. ڕاستیەکەی بە دوای ئەم بابەتی خۆناسیە ڕۆشتم. هیوادارم دەنگ و ڕەنگ باش بێ و ئێوە ڕازی بن لە ڤیدیۆکە. خۆزگە بکرایە کۆمنتان بنووسیایە بۆی من دڵنیا بم. ئازیزان ئەگەر ئەکرێ بە کۆمنتەکانتان ئاگادارم کەن کە دەنگم باشە و گوێتان لە دەنگمە. جا خۆشەویستان، وتەیەکی مەولانای ڕۆمی جێگای سەرنج بوو کە ئەفەرمێ چون وا گەشتم ز پەیگاورێ بیرون روی آوردم به پیکار درون قد رجعنا من جهاد اصغریم با نبی اندر جهاد اکبریم سهل شیری دان که صفها بشکند شیر آن است آن که خود را بشکند. ئەڵێ چۆن لەبەرەوەی کە
لە دنیای دەرەوە تێگەشتم ڕوون کردە دنیای ناوەوە. فرموودەیەک هەیە لاوازە، بەڵام ئەم ئاماژەی پێەکە، ئەڵێ ئەوە لە جیهادی گەورە گەڕاینەوە کە مەبەستی غەزایە و ئەوە ڕوومان کردە لە جیهادی بچوو گەڕاینەوە و ئەوە ڕوومان کردە جیهادی گەورە. جیهادی گەورە واتە بەگژ نەفسی خۆتا بچیتەوە. ئەڵێ سەهل شیریدان کە سەفهاوە بشکەنات، ئەڵێ زۆر ئاسان ببەلاتەوە شێرێک لە مەیدانە سەفی دوژمن بشکێنێ، بەڵام شیر ئاو است ئانکە خود را بشکەنات. شێری ڕاستەقینە کێیە؟ ئەوەیە کە خۆی ئەشکێنێت، واتە ئەو نەفسە خراپەی خۆی. جا زۆر جار لەبەر خۆمەوە ئەم شیعرەمە وتەوە. ڕاستیەکەی ئێمە ئەتوانین بیر لەوە بکەینەوە ئەگەر بێت و هەموو ئەو شتانی کە ئارەزووی ئەیخوازین بەدەستی بهێنین، بەڵام خۆمان لەدەست بین. ئایا مانای هەیە؟ نوکتەیەک هەیە کە پێ ئەچێ بیستوێتان، ئەڵێ بە کابرایەکیان وت ئەگەر دنیا هی تۆ بێ چی ئەکەیت؟ وتی ئەیفرۆشم، پێچم بۆ خارج. جا زۆر کەس لەوە چێ لە ژیانیانە وا بیریان کردوێتەوە کە حەزی کردووە هەموو شتێ بەدەست بێنێ. خۆت گرنگی، خۆت بەدەست بێنە، زۆر شت بەدەستێنیت. ئەکرێت تۆ ئەگەر خۆتت بەدەست هێنا، خۆتت ناسی، ئیتر شتەکانی تر ئاسانە بێت. بەڵام ئەگەر خۆت نەناسی، پێ ئەچێت تۆ هەموو شتانەی بەدەستیان ئەهێنی، ئەو شتانە ئەوە نەبن لە ناخاتوەتەوە. جا ئازیزان، بە خۆت بناسە دەست پێ یەکەم. خۆت بناسە. ئەمە وتەیەکە کە لە معبەدیەکەی ئەسینە سوقرات ڕۆشتبوو بە گەورەی نووسی بووی خۆت بناسە. ڕاستیەکەی ئێمە بۆ ئەم بابەتە پەنا ئەبەینە بەر فەلسەفە، پەنا ئەبەینە بەر ئاین، پەنا ئەبەینە بەر زانست. بۆ چونکە بابەتێک هەیە کە خەڵکی پێچێ ئاماژەی پێ نەکە. ئەویش ئەوەیە کاتێک ئێمە پێمان خۆشە هەموو شتێک زانستی بێت. زانست چییە؟ زانست پێتە سەلمێنێ ئەم یەک و یەک دەکاتە دوو. بەڵام هەموو زانستەکان طبعاً هەمویان بیرکاریانە نین بڵێن یەک و یەک دەکاتە دوو. زانستە مرۆییەکان بە تایبەتی ناتوانی وا تەعامل بکەین، بەڵام تۆ هەر محاولەیەکەی بە ڕێگایەکی زانستی، بە مێتۆدۆلۆجیەک، بە طریقەیەک تۆ بگەی بە حەقیقەت. گەیشتن بەم حەقیقەتە پێویستە زانستیانە تۆ هەنگاوی بۆ بنی. زانست ئێمە دوو شتمان هەیە، سەبجەکتیڤمان هەیە لەگەڵ ئۆبجەکتیڤ، واتە ذاتی خۆیی لەگەڵ بابەتی مەوضوعی. زانست شتێک زانستە کە مەوضوعی بێت، واتە ئۆبجەکتیڤ بێت. تۆ لە دەرەوەی خۆتەوە یەیت ئەیسەلمێنی ئەڵێی لەبەر ئەم شتە ئاوە. بەڵام هەموو ئەوەی لە ناخی ئێمە ڕوئەیە، هەموو ئەوەی ئێمە تەجروبەیەکەین سەبجەکتیڤە، واتە خودیە. بۆیە زانست خۆی ناتوانێت لە سنووری خودیا شتەکان بە تەواوەتی بسەلمێنێ و دەست کورتە هێنێ کاتێ ئەگاتە ناخی مرۆڤ. ئەمەش بەشێ لە مۆزوعەکە گەورەی مرۆڤە، گەورەی بیرکردنەوەی مرۆڤە، گەورەی ژیانی مرۆڤە، گەورەی تێگەشتنی مرۆڤە لەلایەک کە هێشتا ئێمە ڕێگایەکی زانستیمان نەدۆزیوەتەوە بیسەلمێنین ئەم شتە چییە ڕوئایە لە مێشکی ئێمە. بۆیە ئێمە لە خۆناسیان مەرج نییە بڵین ئەبێ بەو ڕێگایی کە زانست تەنها توانیوێتی بیسەلمێنێ ئێمە ئەتوانین قسە بکەین لەسەر خۆناسی. ئەگەر وا بکەین ئەوە لەوە چێ چەندین ساڵی تر ئێمە لێکۆڵینەوە بکەین نەگەینە دەرەنجامێک. دوجار هەرەبێ چی بکەین؟ هەرەبێ بۆ خۆت دابنیشی.
هەرەبێ بیر بکەیتەوە، هەرەبێ تێبینی خۆت بکەیت. طبعا لە زانستی منطقیشە ئەم دەلیلە تەبعیە تۆ لە ناخەوە خۆت دەزانی. بۆ نمونە تۆڵی ئازارم هەیە، ئەڵەمە دێ بیسەلمێنە، ئەمە شتێکە ناسەلمێنرێ، یعنی کە خۆت هەستی پێەکەی تەواوی تر. بۆ نمونە تۆ ئەڵێی ئەمە لەسەر ئاگر دانراوە، باش، منیش ئەڵێم دەی بیسەلمێنە، تۆ ئەڵێی دەی دەستی لێ گەرمە، ئەڵێم عیلمیان بیسەلمێنە، ئەچی گەرمی پێگەێنی، ئەڵێ ها دەرەجەکی بەرز بوویەوە، ئەم ئاوە بۆ نمونە 85 پلێ، ئەمە حتمما تۆزێ لەمە بێش کوڵاوە کەمە سارد بۆتەوە، وانە کەواتە تۆ بە زانستی ئەتوانی بە منی بسەلمێنی. بەڵام من خۆم کاتی هەست بە گەرماکەم ئەڵێم هەست بە گەرماکەم، ئیتر خۆمە قورسە من بە تۆی بسەلمێنم، هەست بە ئازارەکەم، خۆم هەستی پێەکەم. بۆیە بەڵگە مەرج نییە بەڵگەی عەقلی بێ، ئەکرێ بەڵگەکە ئەزموونی بێت. جا ئازیزان، بەداخەوە کە من زۆر دڵنیا نیم لەوەی کە ڤیدیۆکە دەنگی باشە بە دڵی ئێوەیە، تکایە شێری بکەن، تکایە کۆمنت بنووسن، هەتاوەکو خەڵکانیشی کەش ئاگادار ببن و سوودی لێ وەربگرن. خۆشەویستانی من، کەواتە ئێمە لە خۆناسیا پێویستە دانیشتین بیر لە خۆمان بکەینەوە. کەسێک کە ئەزموونی ئەم ڕێگایی نییە ئەڵێ دەی چی بکەم، بەڵام خودی ئەوەی بڕیاربەی خۆت بناسی و بیر لە خۆت بکەیتەوە، ئەمە هێندە بە قیمەتە کە من حەز ناکەم بڵێم دێ هەر ئاوا ناکرێت. ئەکرێ بۆ هەنێشت بڵێم دێ ئاوا ناکرێت، بێت تۆ بیخوێنی. بۆ نمونە تۆ بڵێ وەڵام نەمێم یاسایەکی فیزیایی چارەسەرکەم بەبێ ئەوەی هیچ شتێک بخوێنم و هیچ شتێک بزانم، منش بڵێم ناکرێت، ئەبێ بڕۆی سەرەتاکانی بیرکاری و فیزیا بخوێنیت. بەڵام لە خۆناسیە ئەگەر بڵێ من دانیشم بیر لە خۆمەکەمەوە، من دانیشم. هاوکات پێ ئەچێ ئەو بابەتی من پێشکەشیەکەم بۆ تۆ بە سوود بێ، چونکە پێ ئەچێ تۆ سەعاتێ 2 سەعات دابنیشی، 3 سەعات تا مانگێکی کە 2 مانگی کە، بەڵام پێ ئەچێ من شتانێکی پێ بڵێم تۆ خێراتر بگەی بە ئامانجەکەت. بۆیە بابەتەکە لێرە نرخی هەیە. لە ئاینەکان، لە مەزهەبەکان، لە قوتابخانە تەنانەت فیکری و فەلسەفیەکان، هەموویان هەمیشە بە تۆ ئەڵێن تۆ پێویستە خۆت بناس. لە زنبودیسمە، لە ئاینی بوداییەکانە، ئەڵێ پێت ئەڵێن بڕۆ دانیشە لێیە، 4 مشقی بۆ خۆت دانیش، بیر کەرەوە. ئەڵێ بیر لە چی بکەمەوە؟ ئەڵێ هیچ، دانیشە، شتێکە من ناتوانم پێت بڵێم. ئەڵێ کابرای عابد دانیشێت ماوەیەک، هەر ئەوەستێ، دوای سەعاتێ سڕە بێ، بێزارە بێ، ئەچێ بە ڕاهیبە گەورەکە ئەڵێ قوربان لای من هیچ ڕووی نەیە، هەراوە دانیشتوم و هیچ، یعنی بەس پشتم ڕەت بووە و ناڕەحەت بووم و هیچ. ئەڵێ ماوتە بڕۆ دانیش. ئەم طەریقە بێدەنگە، ئەم قسە نەکردنە لە کللتورێکی وەکو یابانە مانادارە، لای ئەوان شانۆ هەیە، هیچ قسەیەکی تیانی. بەڵام لای ئێمە من ئەگەر تۆزێ ئاوا بوەستم، تۆ چێ لەکسەر لایڤەکە بقژێنیتەوە، چونکە لەم بێدەنگیە تێناگەیت. تۆ لە کللتورێک گەورە بووی، ئەبێ قسە بکەیت. ئەمە کارەساتی کللتوری ئێمەیە. کللتورێکە کە تۆ ئەبێ هەموو شتێ بڵێ بەردەوام پێش بیرکردنەوەش تەنانەت قسە بکەی ئاساییە، بەس قسە بکە. کەسێکی ئازیز پێی وتی کاتی ڕۆشتم بۆ جنوبی شەرقی ئاسیا، لەوێ دانیشتین، من لە سلێمانیەوە ڕۆشتبووم بە کللتوری کوردی خۆمان. ئەڵێ حەد دەقێ حەزم کردایە قسە بکەم، یەکسەر قسەمان کرد. ئەڵێ دوای ماوەی بیرم کردەوە، ئەرێ کەس وا ناکات.
ئەمانە دائەنیشن ئەو قسەکانی خۆیەکە هەمووی گوێگرێ کە تەواو بێ نەفەرێکی کاڵە تەواو بووی ئەڵێ بەڵێ ترێمش دەستەکا بە قسەکردن ئەڵێ کوڕێکی یابانیمان لابوو هەرویستی قسە بکە من قسەم کرد یەکسەر وتی بەڵێ بەڵێ تۆ فەرموو ئەویش گوێگرت قسەکان تەواو بوو دوای تۆزێ مەوزوع گۆڕا قسەی کرد و منیش گیان بەناو قسەکانیانە و دیسان وتی بەڵێ فەرموو تۆ قسەکە بکە و دوای بیرم کردەوە ئەرێ ئەو من چیمە ئەو من لەکوێوە هاتوومەی هاوار ئەمە بۆ ئێمە واین بۆ ئەبێ مەجاننەین بەرامبەرەکەشمان قسەکانی بکە یعنی ئەمە چییە من حەسکەم یەکسەر هەموو شتێ بووە بۆیە ئێمە لەم کلتورە جەنجاڵی و دەنگە دەنگ و ژاوەژاوە هاتووین ئەمە هەر کورد نییە عەرەبەکان فارسەکان ئەفغانیەکان بڕۆ تەماشای سۆشیال میدیا بکە پڕە لە جنێ و لە قسەکردن و ئەوانە یعنی بۆ نمونە ڤیدیۆیەکە نەفەرێ قسەکە سەر و شکلی بەدڵ نییە جنێوێکی بۆ نووسێت بابەتەکەی بەدڵ نییە جنێوی بۆ نووسێت ئەسڵان بەدڵێتی جنێوی بۆ نووسێت ئەمە لە ئێران ئێستا کلتورە یعنی ئەمە چ جۆرە سەقافەیەکە من کاتێ مناڵ بووم زۆر معجەب بووم بە کلتوری ئێرانی چکە بە ئەدەب بوون ئەی ئێستا ئەوەندە بێزار بوون لە ژیان ئەم کلتورەش زاڵ بۆ بەسەریانە تەنانەت ئەگەر وەصفت بکەن بڵێن ئافرینی یواد لێ ناکەن بە جنێوێک گەڵەن سەیریکە کەواتە ئێمە شێواوین لەم جەنجاڵی و دەنگە دەنگە ئازایەتیە دانیشەی بوێریە لەم هاتو هەرایە ئەو پەڕی گەورەیە دابنیشی ئاوا سەیرێ بکە قسە نەکی جا ئازیزان من زۆر جار شتێکم کردووە بۆ نمونە پۆستێکم کردووە بابەتێکم باس کردووە ئەڵێم باشم کرد بە تایبەتی کەی ئەڵێم باشم کرد کاتێککە نامەیەکم بۆی ئەڵێ وەڵای ئیسفادەم لەو شتە کرد بۆ نمونە بەشداربوو بینەرێ شتێک بەڵام هەرگیز پەشیمان نیم لەو پۆستانەی کە ویستم دیان کەم و نەمکردن من ماوەیەک فێر بووم زۆر ئیسفادەم لێ کرد پۆستەکەمە نووسی جارێ نووسی ئۆنلیمی بۆ خۆم ئەموت بزانم بە تاقێک ڕۆژێک 2-3 سەعات چاوەڕێکم دوای ئەڕۆشتمەوە تەماشامە کرد لە فەیسبووک پۆستێکم کردووە بەڵام پوبلیکم نەکردووە واتە وام نەکردووە خەڵک بین نووسیوە ئۆنلیمی سەیری پۆستەکەمە کرد هیچ ناکات چەندەها جار ئاوا پۆستەکەم سڕیوەتەوە ئێگەر بڵاوم کردایەتەوە وەکو هەندێک لە پۆستەکانی تر بڵاوە بوویەوە و دواییش ئەموت پێویستێ کرد کەواتە ئێمە لەم خۆ نەناسینە یان ئەتوانم بڵێم لەم کلتورە ژاوەژاو و دەنگە دەنگە مەجال نییە دانیشی بیرکەیتەوە هیوام وایە تۆ کە گوێت لە منە بڕیار بەی زاڵبی بەسەر خۆتان بڕیار بەی جارێ دابنیشی بیر بکەیتەوە من هەوڵەیەم خوا یار بێت کۆمەڵێ بابەتی گرنگتان بیرە خەماوە ئەتبەمەوە بۆ کۆمەڵێ مووقف لە ژیانی خۆت تۆزە بیر بکەیتەوە بڵێ ئەو من بووم بۆ وام کرد بۆ ئاوا ئایا ئەکرێ ئاوا خۆم بگۆڕم ئایا ئەکرێ من باش ببم ئەگەر خۆت بناسی لە سەرەتاوە کۆمەڵە شت هەست پێیەکی زۆر گرنگە ئەمە بۆ نمونە هەست بە سەرهەڵدانی نەخۆشی ئەکەی و ئەتوانی بە سەریعی بنەبڕیکیت نەخۆشی جەستەی نەخۆشی دەرونی تۆ بۆ نمونە من دەوراتمەوتەوە خەڵکێکی زۆر مەناسی نەفەرێ هاو پرسیاریە کرد لە کاتێکا کە پرسیارەکەیە کرد لەو ساتەی کە ئەمویست وەڵامی بەمەوە بیرم لە 2-3 شتە کردەوە ئایا بۆ حەزەکەم وەڵامی بەمەوە حەزەکەم پێی بسەڵمێنم من معلوماتم پێ یان پێم خۆشە هاوکاریم ئینسانە بکەم ئەو پرسیارەکە و چاوەڕێیە بەڵام منیش لە خۆما بۆیە گەڕێم من بۆ شتێکی کار گەڕێم جارە پێشەی وەڵامی تۆ بەمەوە بزانم بۆچی من ئەمەوێ وەڵامی تۆ بەمەوە ئەگەر ئەو کەسی کە پرسیارەکەیە کرد کەس بوایە
پرسیاری زیاترم لە خۆمە کرد. ئایا لەبەری کچە من حەزەکەم جوابی بەمەوە؟ ئایا ئەگەر کوڕێکم پرسیاری بکردایە جوابمەیایەوە؟ ئەمە سەرەتای خۆناسین لە هەموو مۆقیفەکانی ژیان تا تۆت ئەزمون کۆکەیتەوە کەمکەم خۆتە ناسی. قسەیەک هەیە ئەڵێ ئەزانی بای چێنیت. ئێمە زۆر جار کەسێکە بینین کارێکی نەشیاوەکە ئەڵێن حەیف، قەدری خۆی نازانێت، قەدری پێگەکەی نازانێت، حەیف، قەدری تەمەنەکەی نازانێت، قەدری شەهادەکەی نازانێت، قەدری ئەوە نازانێت کوڕی کێیە، قەدری. بەڕێزان، ئەم قەدر نەزانینە سەرچاوەکەی چییە؟ سەرچاوەکەی ئەوەیە کە خۆت ناناسیت. ئەگەر خۆت بناسی، بزانی تۆ چ جۆرە بوونەوەرێکیت لەم سەرزەویە، چ جۆرە مەخلووقێکیت، قەبارەیەک بۆ خۆ دەگەڕێنیتەوە کە لە واقیعەوە نزیک. کێ خۆی بە گەورە ئەزانێ؟ ئەو کەسێک کە خۆی ناناسێ. کێ خۆی بە کەم ئەزانێ؟ ئەو کەسێک کە خۆی ناناسێ. کێ هێندە ترساوە؟ ئەو کەسێ خۆی ناناسێ، ئەزموونی دنیای نەکردووە. کێ ئەوە وەیلایەتی و ڕێی لێون بووە؟ ئەو کەسێ خوای خۆی ناناسێت. خۆت بناسی، بزانی کێی، قەدری خۆت بزانی، خوا شەناسی، ئەزمونیش پێیاکەی لەم ژیانە. بەڵام وانەکەی بەڕاستی هەموو تەمەنت بەزایە ئەڕۆت. جا ئازیزان، ئەم وتەیە زۆر جوانە کە ئەدرێتە پاڵ ئیمامی عەلیە فەرمێ معرفة النفس أنفع المعارف. بەڕاستی من بیرم کردەوە زۆر شت هەیە کە ساڵانێک ئارەزوم بووە. یعنی ئەگەر من بیرکەمەوە، من مناڵ بووم، تەمەنم 7-8 ساڵ بوو، دەسم کرد بە فێربوون، و ئیتر لەو ڕۆژەوە من خەریکم بە ئارەزوی خۆم، ئەم کتێب، ئەم کتێب، ئەو کتێب، ئەم قوتابخانە، ئەو پەیمانگا، ئەو خوێندن، ئەو زانکۆ، بیر لەمە بکەرەوە، ئەوە بخوێنەرەوە، ئەوە بکە، ئەمە بکە، ئەزمون. بەڵام پێ ئەچوو کۆمەڵە شتی تر باسکەم لەوە چێ لە سۆشیال میدیا دەنگدانەوەی هەبوایە، خەڵک بەدەمیەوە بەهاتایە، بەڵام نا، من بڕیارم مان لێرەوە دەست پێ بکەم، چونکە ویستم شتێک بۆ تۆ باسکەم کە لە بەقیمەترین شتەکان بێت. کاتێک دەڵێن باس واتە معریفەیە، زانیاریە. بەقیمەترین زانیاری ئەوەیە کە ئێمە خۆمان بناسین. بۆیە من لێرەوە دەست پێ یەکەم. فەلاسیفە لێرەوە دەستیان پێ کردووە. سقرات وتەیەکی هایەڵێ to know thyself. تەمەنەوە ئینگلیزی کۆنە. To know thyself is the beginning of wisdom. ئەڵێ خۆت بناسی ئەوە سەرەتای حکمت و داناییە. فیلۆسۆفی یعنی چی؟ یعنی دۆستی دانایی. فەلسەفە یعنی تۆ عاشقی حکمت و دانایی بیت. ئەو ساوتویانە حەکیم. حەکیم بە کێ وتراوە؟ حەکیم بە فەیلسوف گوتراوە. بە فەیلسوف گوتراوە حەکیم. ئەڵێن حەکیمە بەنە سەر دەردەدار. باشە؟ واتە ئێمە چیمان هەیە؟ نەخۆشمان هەیە. نەخۆشە بن بۆ لای حەکیم. پێشوی باس لە پزیشکی بکەین، ئەوسا حەکیم هەبووە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە فەیلسوفەکان، طبعاً فەیلسوف هەر ئەوە نەبووە باسەکە باسی فەلسەفە بێ. هەموو زانست سەر بە فەلسەفەیە ئەگەر بگەڕێیتەوە بۆ مێژووی عیلم. چونکە فەلسەفە باز لە ئیلاهیاتە، باز لە طەبیعیاتە. لە طەبیعیاتە تۆ باز لە ئەحیاکی، باز لە فیزیاکی، باز لە جوگرافیاکی، وانییە؟ کەواتە فەیلسوفەکان هەڵگری زانست و معریفە بوون و لە پزیشکی شارەزا بوون. بۆچی پزیشکی شارەزا بوون؟ چونکە پزیشکی زانستێکی ئاسان بووە، نەک لەو زەمانە. ئێستش هەروایە. بیرکاری و فەلسەفە قورسە. علمی مەنتیق و بیرکاری و فەلسەفە و
نەزەریەی عیلم و ئەمانە مۆزوعی قورسە. بابەتی پزیشکی ئەوە لای خەڵک قورسە قورس نییە ڕاستێکی. بۆیە ئەبینی خەڵک پزیشکی ئەخوێنێ و نمرەش هێنێ، بەڵام زۆربەی ئەوانەی کە لە فیزیا خوێن، لە ئەندازە خوێن، لە بیرکاریە خوێن، ئەوانە داهێنان لای ئەوانە قورسە، فێربوون لای ئەوانە قورسە. لە فەلسەفە بیرکردنەوە و دەلیل هێنانەوە و بەڵگەهێنانەوە قورسە. و عادەتەن ئێمە کە باس لە دکتۆرە ئاکرێ بۆچی ئەڵێن فیلۆسۆفی، بڕوانامی فیلۆسۆفی، تۆپ ئەو پەڕێتی. جا سقرات کە مامۆستای ئەفلاتونە، ئەفلاتون کە مامۆستای ئەرەستۆیە، ئەرەستۆ کە بە مامۆستای یەکەم دائەنرێ، معلم الأول، و ئیتر ئەمانە باسییان لە کاتی خۆیانە باسییان لە بۆ نمونە ئەو سەرەتای ئەو زانستانە کردووە کە ئێمە لەمڕۆ بەرەبەرە گەشەی سندووە، چ دەروونزانی بێ، چ کۆمەڵزانی بێ، سیاسەتە، بابەتی ناسینی مرۆڤە، لایەنە جەستەیەکێتی، بابەتی مەنتیق و عەقڵکاریە. هەموو ئەمانە بۆ زەمانە گەڕێتەوە و پاشان ئەمانە ئەم بەرهەمە تەرجمە کراوە بۆ سریانی، لە سریانی و بۆ عەرەبی تەرجمە کراوە، چەندین خەلیفە پارێکی زۆریان سەرف کردووە. هەموو ئەو زانستانی ئەو کاتە دارایی، ژمێریاری، بیرکاری، فیزیا، کیمیا، فەلەک، زۆرێک لەمانە وەرگێڕاون لەگەڵ خودی فەلسەفە و مەنتیق، و ئیتر لەسەر ئەم بنەما مەنتیقیانە عیلم داڕێژراوە. واتە تۆ تەنانەت بی تەماشای علومی شەرعی بکەین، هەمووی لەسەر بنەمای مەنتیقیە، و تۆ پێویستت بە زانستی مەنتیق هەیە بۆ ئەوەی کە بیرکردنەوەکە دروست بێ، لێکۆڵینەوە و وردەکاریەکە دروست بێ. المهم من نامێ بڵێم ئەمە شان و باڵی فەلسەفەیە، چونکە من هەرچی بڵێم هێشتا کەمم وتووە، بەڵام گرنگە ئێمە بزانین کە پێغەمبەران، فەلاسیفە، فەیلسوفەکان، زانایان، ئەوانەی کە لە حکمت و دانایی و ئەزموونی ژیان ئەزموونێکیان وەرگرتووە، زۆرێکیان گەورەیەکەیان بۆ ئەوە گەڕێتەوە کە باس لە ئەوە ئەکەن تۆ بە خۆت بناسێنن. واتە تۆ ئەگەر ساڵانێکی زۆر بخوێنیتەوە، گوێ بگری، بیرکەیتەوە، دوجار ئەکەیتە کۆمەڵە معریفە لە خۆناسین، ئیتر دڵخۆشیەکەت بۆ ئەوە گەڕێتەوە. جا بەڕێزان، خوای گەورە لە قورئانە زۆر بە وردی ئاماژەی پێ کردووە کە ئەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكف بربك أنه على كل شيء شهيد. جا لم آياتا خوای گەورە باز لەوە ئەکا کە لە گەردوون و لە نەفسی مرۆڤە تۆ ئەتوانی حەقیقەتەکان بدۆزیتەوە، پێی بە ڕاستیەکان بەریت، چونکە تۆ ئاگات لە خۆت نەبێت، لەکوێ ئەتوانی ئاگات لە دەوروبەر بێت، لەکوێ ئەتوانی ئەوەندە قوڵ بیتەوە کە تۆ خوا بناسی بۆ نمونە. بۆیە ئەم بابەتە قوڵە و لەوە ئەچێ ئێمە بە چەند لایڤێک نەتوانین حەقی پێ بێت، بەڵام گرنگەوەیە کە شتێ بڵێین ئێوە ئیسپادەی لێ بکەن. بەڕێزان، لێرە بیرتانە خەمەوە کە ناسینی خود لە چەندین ڕوانگەوە گرنگە. یەکێک لەو ڕوانگانە لە ڕووی چاکی و خراپی تۆوەیە، لە ڕووی ئەوەیە کە تۆ ئایا شوێن چاکەکەوی، ئایا تۆ خۆت باشەکەیت. ئەم ڕوانگەیە خوای گەورە لە قورئانە پۆلێنی کردووە بۆ دەرونی مرۆڤ. تۆ بیرکەیتەوە بزانین کامیانی. یەکەمیان باشترین نەفس المطمئینەیە، پاشان چیمان هەیە؟ نەفس اللەوامەمان هەیە و نەفسی ئەمارە بیسوءمان هەیە. ئەم سیانە چین؟ نەفسی ئەمارە بیسوء ئەوەیە کە هەرچی پۆخڵەواتە لە دەوری کۆبووەتەوە، خراپەکار، ڕێگەی باش ناگرێت، خراپەکە، ئاساییشە بەلایەوە، دڵی ئەمووە وەشکێنێ، ئاساییە بەلایەوە، بۆی هەڵەکەوێت دزیەکە، ئاساییە بەلایە، و ئەکەوێتە شوێن هەموو خراپەیەک و کێشەی نییە و ئەسڵەن پلانی بۆ دانێ بۆی بەدەستی بێت. ئەمە نەفسی ئەمارە بیسوء.
نفسێکمان هەیە کە ئەوێ باش بێ بەڵام زۆر جار ناتوانێ باش بێ، تاوانەکە، هەڵەکە، گوناحەکە، بەڵام چیەکە؟ لۆمەی خۆیەکات. من بۆ وام کرد، ئەوە ئیشی من نەبوو، نە ئەبووە من وام کرد، نە ئەبووە من وام بوو، تا جارێکی وا ناکەم، ئەماکەم دیسانەکەوێتەوە هەڵە، ئەمە هەر بەم شێوازە بەردەوامە بێ. بەڵام ئەمە ئەو کەسەیە کە چاک و خراپە زانێ، بەس هێشتا نەگەشتووەتە قوڵایی، هێشتا نەگەشتووەتە ئارامی. دوجار کە خۆت زۆر باش ناسی، دەرمانی دەردی خۆت کرد، ئەبیتە نەفس المطمئنە، ئەگەیتە ئارامی. ئارامی زانین چییە؟ ئارامی وێ دڵت لێ نایات. بۆ نمونە من لە ژیانمە حەزم کردووە هەر شتێ بێ خۆم بەدەستی بێنم وە شتی هیچ کەسێک نەبە. بۆیە من ئەگەر ئێستاکە بە مەلاین دۆلارم لەبەردەست بێن، دڵم لێی نایە بۆ 250 دیناریەک. واتە من لە کەسبی مالە هیچ طموحێکم نییە بۆ ماڵێک کە دروست نەبێ هی من بێت. جاوەرە بۆ نمونە خەڵکانێک پێچە خراپ بن لەگەڵما یا زیانیان پێگەیاند، من هەرگیز نایە بە خەیاڵما حەزکەم دڵیان بشکێنم. ئایا ئەتوانم لە شتەکانی کەشاوا بم؟ نەفس المطمئنە ئەوەیە کە بەرەبەرە هەڵەکان یعنی چاکیان نەکات و ئەگاتە ئارامی و ئاسوودەیی. کە گەشتە ئارامی و ئاسوودەیی ئیتر چییە؟ دڵی بۆ هیچ تاوانێک لێ نایەت. کاتێک یەکێک ئەڵێ باشە بۆ خۆشەکان حرامن، ئەگەر لە خۆناسی تۆزێ قوڵ بێتەوە ئەزانێ نا هێشتا زۆری ماوە خۆی بناسێت، هێشتا زۆری ماوە بزانێ نەفسی ئینسان چییە. ئەگەر خۆی بناسیایە، ئەگەر چاک و خراپی لێک جیا بکردایەتەوە و ئاگایی، چکە ئەکرێ ئینسان لە غەفڵەت و نائاگاییە دڵی بچێ لە شتی خراپ، بەڵام لە ئاگاییە دڵی بچێ لە شتی خراپ، واتە ئەوە کەی ئاگاییە؟ واتە هێشتا لە بێ ئاگاییە ئەژیت. تۆ ئەگەر بچی بە خەیاڵێکە خوازیاری شتێکی خراپ بی لە خەیاڵەکەتە، بەڵام کاتێک کە تۆ ئاگات لە خۆتەوە بە یەکەوە دانیشتوین، دانی بیا بنیت و هەر بڵێ وەڵا ئێستش خوازیاری ئەوەم، ئەوە ئیتر ئەو پەڕی نەزانیە، ئەو پەڕی خراپێ. جا قسەکە لەسەر ئەوەیە ئێمە سێ جۆر نەفسمان هەیە بۆ نمونە لە قورئان. تۆ کامیانیت؟ ئایا ئەتوانی هەوڵ بەی ببی بە مطمئنە؟ دڵنیا بە خوای گەورە ڕێگەی هیدایەتی نەگرتووە لە کەس، هەر ڕۆژێ هیدایەت هاوەتوانی قبوڵی کرد. ئەمە لە قورئانە ئاماژەی پێکراوە و تۆش دەتوانی شوێنی بکەویت. خۆچاککردن پرۆسەیە، شتێک نییە بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ وانە، بەڵام پرۆسەیە، تۆ ئەتوانی بەردەوام ئیشی تیا بکەیت. بۆیە من ئەمەوێت لەم زنجیرەیە، ئەم سبەی شەو، 2 سبەی شەو، 3 سبەی شەو هەر لە خزمەتتان نابم، کۆمەڵە باسی زۆر گرنگەکەین لەسەرەوەی کە تۆ چۆن خۆت بناسی، چۆن دانیشی بۆی بیر لە خۆت بکەیتەوە، بووی بزانیت ذهنیەتەکان چین، تۆ کامەیان ئەبی و چۆن خۆت چاکەکەی. قد أفلح من زكاها وقد خاب من دساها. ها بەختەوەریەکە لە چییە؟ لەوایە کە تۆ ئەم نەفسەی خۆت بێنی پاکی کەیتەوە، ئەم دڵ و دەرونەی خۆت پاک کەیتەوە. ئیتر ئەوە چییە؟ ئەگەیتە بەختەوەری. ئەمانەوێت لەم زنجیرەیە باس لەوە بکەین. جا ئازیزانی من خۆشحاڵە بم کە بتوانم لە خزمەتتانە بم بە باسکردنی ئەوەی کە تۆ چۆن خۆت بناسی، چۆن لەم جەنجاڵی ڕزگارە ببێ، چۆن باری دەرونی خۆت باشەکەی، چۆن ئەتوانی بگەی بە کەناراوێک لە ئارامی، ئاسوودەیی و لێرەوە ڕێگە ڕاستەکان بگریتە بەر. چکە دڵنیا بە وەکو چۆن من باسی زمانی مناڵیم کرد، وتم ئاگام لە دنیا نەبوو، ئەگەر خۆشیش بوو بێ هەر هیچ، ئەگەر تۆ ئێستاکە بەرزترین بڕوانامەت هەیە، زۆرترین پارەت هەیە، هەموو شتێک لەبەردەستە، دەسەڵاتیشت هەیە،
ئەگەر تۆ نەگەشتی بە خۆناسی دڵنیابە لەو نەزانیا ئەیبەیتە سەر و لەناو ئەو جەهل و نەزانیە لەناو ئەو بێئاگایی و غەفڵەتە تۆ کاتێکە زانی هەموو تەمەنت بەزایە ئەڕوا لەگەڵ ئەوەی ژیانت لەوە چێ خۆش بووبێ و هەموو شتێکت لەبەردەستا بووبێ. هاوکات ئەگەر تۆ لە خراپترین ژیانە بیت، بۆ نمونە ئامانجەکانت زۆرت ماوە پێیان بگەی کێشت هەیە، کێشەی دەرونیت هەیە، کێشەی داراییت هەیە، کێشەی کۆمەڵایەتیت هەیە، دڵنیا بە ناخی تۆ شتێکی ئەوەندە بە قیمەتە، ناخی تۆ ئەوەندە شتێکی گەورەیە تۆش ئەتوانی هەنگاوێک هەڵنێی. وەکو زۆر کەس لە نەزانیەوە ڕۆشتون بەرەو زانایی، لە بەدبەختیەوە ڕۆشتون بەرەو خۆشبەختی، تۆش دەتوانی ئەو ڕێگایە بگری، بەڵام دڵنیا بە خاڵی دەستپێکەکە ئەم خاڵەیە کە ئەبێت تۆ بگەڕیتەوە بۆ خۆناسی. بەڕێزان، من ئەم شەو لێرە یەمە کۆتایی، بەڵام لە سبەی شەو، دوو سبەی شەو، سێ سبەی شەو من کۆمەڵە میکانیزمی کردداری بۆ تۆ باسەکەم کە تۆ تایە بە ئاسوودەیی کاغەز و قەڵەمێ بگری بەدەستەوە بڵێ ئەها ئەمە خاڵی قووەتی منە، ئەمە خاڵی لاوازی منە، بڵێیت ئەمە ئەبێت چاکەم، ئەمە پێویستی بە چاککردنە. و هەر پرسیارێکتان هەبوو، هەر شتێکتان هەبوو تکایە لەژێر ئەم ڤیدیۆیە لە کۆمێنتەکانە بۆمی بنووسن کە ئەزانی ئەوە پەیوەندی بەلایەنی دەرونی تۆ هەیە، ئەکرێ من قسەی لەسەرکەم تۆ ئیسفادەیەکی لێ بکەی. هیوای بەختەوەریتان بۆ خوازم. لەگەڵمان بەردەوام بن. خواتان لەگەڵ.